پرۆژەکەی ئێمە ناوازەیە و تایبەتە سەبارەت بە شوێنەکە بە پشتیوانی پەروەردگار لە شوێنێکی بەرزایە و ئەڕوانێ بەسەر شارە و شوێنێکی دڵگیر دەبێت دڵنیا بە هیچ دەنگێک و هیچ ژاوەژاوێک و هیچ ئیزعاجکردنێ لە هیچ دراوسەیەکەوە بۆ سەر یەکەکانی تر نابینی. هەر کەسێ ویستی مێشکی ساف بێ دوورکەوێتەوە لە جەنجاڵی شار بێت تەنها ساتێک لای ئێمە سەردانێکمان بکات. ڕاستێکی جیاوازیەکی ئێمە لەگەڵ خەڵکە ئەوەی فەقیر دەوڵەمەندمان جا نەکردێتەوە. بەشی VIP مان نابێت ئیلا ئەوەی خۆت لەناو دەستکاریەکەیت. لەبەرەوە دڵنیاتانەکەمەوە پرۆژەکەی ئێمە لە ئەخیرە قەڵەباڵغترین پرۆژە ئەبێ و جەنجاڵترینیشیانە بێ.